هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی و سەرنجی ئافرەتان لەسەر ئەم بابەتە شەڵەژانێکی دروست کردووە. هەندێک لایەن ڕەتی دەکەنەوە، هەندێک لایەن پشتگیری ئەکەن. هۆکاری هەموارکردنەوەکە چییە؟ ئایا سوودی بۆ کێ هەیە؟ زیان بە کوێ دەگەیەنێت؟ و تا چەند دروستە کە ئەم یاسایە هەموار بکرێتەوە؟ ئایا پێویستی پێێتی یاخود نە؟ هەموو ئەمانە کۆمەڵە پرسیارن لە نەوال موسەوی شرۆڤەکاری سیاسی کە لە بەغداوە میوانە لەگەڵمان پرسیارەکەین. ئەم کاتتان باش خاتو نەوال، هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی لە عێراق پێویستە یان ناچاریە؟ ئایا هیچ بەرژەوەندیەک لە هەموارکردنەوەی ئەو یاسایە بەدیەکرێت؟ بەڵێ سڵاو لە تۆ لە سەرجەم بینەرانی کەناڵەکەتان بێگومان لێرەدا کۆمەڵێک دۆسیەی گرنگ هەیە، چەندین بابەت هەیە کە ئەمانە پێویستن بە یاسای گرنگ هەیە و پێویستە خەڵکی عێراق بتوانێت کەوا ئەمانە لێ تێبگات بۆ ئەوی بتوانێت لەبارەی مکتەسەباتی خۆیەوە لێ ڕابوانێت. بەڵام بەداخەوە بەشێک لە پەرلەمانتەران و دەتوانم بڵێم بەشێک هەیەکەوە هەوڵی ئەوە دەدێتکەوە کۆمەڵگەی عێراقی بکرێتە ئامانج لە ڕێگەی کۆمەڵێک یاساوە کە ئەمەش پرسی تایفی لی زەق دەکرێتەوە. هاوکات پێشڵکردنی مافی مرۆڤە. بەڕاستی عێراق خۆتە نەزان چەندین واژووی لەسەر چەندین ڕێکەوتنامە هەیە تایبەت بە مافەکانی مرۆڤ، بە تایبەتی لەبارەی سیستەمی دیموکراتیشدا. خۆ ئەمە هەر ئەوەیەکەوە دەبێت پارێزگاری لە مافی مرۆڤ بکرێت. ئەمە بەشێکە. هاوکات مافی ئافرەتان و مافی منداڵانش هەر بەشێکن لەمە. کۆمەڵێک یاسا هەیە، هەموو ئەمانە هەوڵی ئەوە دەدێتکەوە کاریگەری نەرێنی بەسەر مافەکانەوە بێت لە ڕووی نێودەوڵەتیەوە. بۆیە کاتێکە ئەم جۆرە یاسایانە پەسەند دەکرێت، ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە کۆمەڵگەی عێراقی بە شێوەیەکی گشتی بکرێتە ئامانج. بەڵێ زۆر باشە. کاتە لە کاتێکا کە هەمواری هەر یاسایەک ئەکرێت دیارە کەم و کورتیەکی تێدا هەیە، بۆیە هەمواری ئەو یاسایە ئەکرێت، یاخود هەندێک بڕگە هەیە بە پێی کاتەکان ئەبێت زیاد بکرێت. لێرەیە چه هەڵەیەک هەیە لەو یاساییکە لە ساڵی 1959 دانراوە لە ژمارە 188 کە ئێستا پێویست بە هەموارکردنەوە بکات؟ کێشەکە لەکوێیە؟ ئەگەر تۆ مەبەستت یاسای ئێستایە کەوە لە چەند ساڵێک پێشستا کراوە بە بۆ چوونی من هەموو پسپۆرانی یاسایی ئاماژە بۆ دەدەن و شایەتی ئەوە دەدەن. تەنانەت دەتوانین بڵێن ئەزمونونەکانی دیکەش ئەگەر بێت و لەبەر چاو بگرین پێمان دەڵێن کەوە ئەو یاسایی پەسەند کراوە هەموو خەڵک لەگەڵ ئەم یاسایەدان کێشەیەک نییە. بەڕاستی تەنانەت دەتوانم بڵێن بە پێچەوانەوە پێگەیەکی باشی بە ئافرەت داوە. بە تایبەتی لەوێدا هەندێک خەمڵاندن هەیە بۆ کۆمەلگای عێراقی ئاخۆ تا چەند پێشوازی لەم یاسایانە دەکرێت لە ڕووی پیا و سالارەوە، چونکە خۆتان دەزانن کۆمەلگای عێراقی هەندێک لەسەر هۆز و هۆزکاریەوە هەیە. بەڕاستی بۆیە بەگوێرەی ئەو یاسایەکەوە لەو ساڵدا کراوە تەنانەت هەموو دامەزراوەکان دەبێت لە ئینسافی ئەم دامەزراوانەدا بێت و مافی ئافرەتان لە کۆمەلگەی عێراقی پێشەڵ نەکرێت لە تەنانەت لە دام و دەستگا فەرمیەکانیشدا و ناکرێت پێگەی ئافراد بخرێتە پێگەی دووەم لە ڕووی چەندین پێوەری جیاوازەوە. ئەمە ناکرێت چونکە خۆتان زانێن ئافرەت لە عێراقدا لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە زیاتری شەخۆ. بۆیە کاتێک سەیری هەوڵی هەموارکردنەوەی ئەو یاسایە دەکەین کەوا ئێستا ماوەیە کە هەوڵ دەدرێت ئەمە بکرێت لە پەرلەمانی عێراقدا، باوەڕم وایە ئەمە هەندێک بابەتی لە دوی پشتەوەکەوە کات کوشتنی کۆمەلگای عێراقیە. بە بۆچوونی من پێویستە عێراق نەوال کات کوشتنی کۆمەلگای عێراقیە یاخود مەبەستێکی سیاسی لە پشتەوەیە؟ نشاهد أو نسمح بتأسيس وترسيخ الطائفية. نعم. گوێبیستی پرسیارەکەی من بووی خاتونەوال.
بە بۆ چوونی من ئەم پرسە چەندین ڕەهەندی جیاواز هەیە کاتێک باسی بابەتێک دەکەین چەندین ڕەهەندی هەیە یەکەمیان ئەوەیەکەوە هەندێک یاسای گرنگ هەن ئەمانە دوا دەکەون بەهۆی ئەم یاسایەوە خۆلایەنە سیاسەکان پێویستیان بەوەیە کە هەندێک یاسای جیاواز هەبێت لەوانەیە هەندێک ئامانجی جیاواز هەبێت بۆ ئەوەی بەمەبەست هەوڵی ئەوە بدرێت کۆمەڵگەی عێراقی بەرەو دواوە ببردرێتەوە لە ڕووی سیاسیشەوە ئەمەش هەروەهایە واتە دەکرێت دەتوانین بڵێین پابند نەبوون بە یاساکان ئەمە بەشێکە لەوەی کەوا ڕێکێکە لە ڕەهەندەکان هاوکات هەندێک جوڵی هەرێمی هەیە ئەمەش کاریگەری هەیە بەسەر ڕایگەشتیەوە بۆیە ئەوانەی کەوا هەوڵی ئەوە دەدەن ئەم پرسانە پرسە سەرچیەکان بۆ نمونە کێشەی کارەبا کێشەی تەندروستی چەندین جوڵی جیاواز هەموو ئەمانە پژوێ دەخرێن و دوا دەخرێن بەهۆی ئەم یاسایەوە ئەم یاسایەوە پێش دەخرێت بەڵام ئەگەر باسی ئامانجی سەرچی بکەین بۆ چنی منە ئامانجی سەرچی ئەوانەی کەوا دەیانەوێت هەموارێکی لەم جۆرە بکەن دەیانەوێت ئەگەر بکرێت بە کورتی وەڵامی ئەم پرسیاران بدەیتەوە لە ڕووی مەزهبیەوە لە هەمواری یاساکە چەند مەترسیە بۆ نمونە لە مەزهبی جعفەریە دەڵێت کە کچ ئەتوانێت لە تەمەنی 9 ساڵی بەشوو بدرێت و کوڕیش دەتوانێت لە تەمەنی 15 ساڵی ژن بهێنێت لە ڕووی مەزهبی و دواتر خانەوادەکان بڕیاری ئەوەدەن لەسەر چ مەزهبێک هاوسەرگیریەکە ئەنجام بدرێت ئەمە تا چەند مەترسی و تا چەند تایفەیی دروست دەکات. بێگومانە ئەم یاسایە یەکەم هەنگاو ئەوەیەکەوە هەوڵی ئەوە دەدێت دوو دادگای جیاواز دابمەزرێت کە بە ناوی دادگای سونی و دادگای شیعی واتە ئەوانە هەموو بەجێرەی ئەو دادگایەوە پرۆسی هاوسەرگیری دەکەن ئەمە پرسێکە بۆیە چەندین بۆچوونی جیاواز هەیە واتە ئەمە جیاکاریە لە نێوان پێکاتەکان لە هەمان کاتدا لەبارەی پرۆسی هاوسەرگیریەوە ئەمە لە دەرەوەی دادگاکانە لە دەرەوەی یاساکانە بۆیە ئەمە دەبێتە کارەساتێکی گەورە بۆ ئافرەت لەم کۆمەلگایە واتە ئەمە پاڵپشتیە بۆ ئەوەی کەوا ئافرەت بچێت لە دەرەوەی دادگای مەدەنی بچێت لە دەرگایەکی دیکە پرۆسەی هاوسەرگیری بکات لەبارەی ئافرەت و منداڵیشەوە بە هەمان شێوە منداڵیش تووشی کێشەی ناسنامە دەبێتەوە ئەمەش دەبێتە هۆی دارمانی کۆمەلگای عێراقی هاوکات هۆکارێکە بۆی کەوا گەنجان نچن هاوسەرگیری بکەن و بچن لە دەرەوەی یاساکان هەوڵی هاوسەرگیری بکەن ئەمەش پرسێکە کە پەیوەندیدارە بەمەوە و ئەمە کاریگەریی ڕاستە و خۆی هەیە بەسەر ئایندە و ئەمە جیاکردنەوەی بەتەواتی ئەمە یەکە کە لە کێشە کۆمەڵایەتیەکان بەڕاستی بەڵێ سپاس دەکەین خات و نەوال موسەوی شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵمان ئامادە بوویت.